سەبارەت بە هەوڵ و بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ پاراستنی پێکەوژیان و ئازادی مافی پێکهاتەکان لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئانۆ جەوهەر سکرتێری گشتی هاوپەیمانی مەسیحیمان کردو. بەڕێز ئانۆ جەوهەر بەخێر بن. زۆر سپاس کاک بەخێر بیت. با سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ سەرۆکوەزیران وتی لایەنێک لە هەرێمی کوردستان هەوڵیدا کۆتایی بە کورسی پێکهاتەکان بێنێت لە پەرلەمانی کوردستان، بەڵام ئێمە هەوڵەمان شکست پێهێنا. قسەی ئەوە چییە بۆ ئەو لایەنەی کە هەوڵیدا بە یەکجارەیەکی کۆتایی بۆ کورسیانە بهێنێت و بۆ قسەشان بۆ پارتی چییە کە بەردەوام پاڵپشتانەوەتان پارێزێت؟ بەڵێ کورسی کۆتا بۆ ملەتی کلدان و ئاشووری و سریان و ئەرمان و تورکمان مافێکی ڕەوای ئەو ملەتانەیە کە بە خەباتی و خینی ئەو ملەتانە هاتیە وەکو بەشێک لە مافەکانیان لە دوای دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان. ئەو ملەتانە بە لەگەڵ ملەتی کورد کە زۆرینەی ڕەهای هەرێمی کوردستانە، بەڵام ملەتی کلدان و سریان و ئاشووری، ملەتی ئەرمان، ملەتی تورکمان هەروەها خەباتی خۆیان کردیە بە پێشمارە و پێگەی خۆیان لە هەرێمی کوردستان، شەهیدیان داوە، بە سەدان گوندیان سووتێنراوە لە کاتی شۆڕشەکان و بوونی نوێنەرایەتی ڕاستەقینیان لە پەرلەمانی کوردستان مافی ڕەوای خۆیانە. بۆیە ئەم کورسیانە کورسیەکانی کۆتا منەت لە کەس نین، مافێکی ڕاستەقینەی ئەم نەتەوانن. بۆیە هەر دەستدرێژیکردنێک بۆ کورسیەکانی کۆتا دەستدرێژیە بەرامبەر بە خوێنی شەهیدەکان، بە خەباتی کوردستانیان، هەروەها دەستدرێژیە دژ بە مافی مرۆڤ و مافی پێکهاتەکان لە کوردستان. بەڵێ جگە لە حزب وەک پارتی دیموکراتی کوردستان حکوومەت تا چەند پاڵپشتان بووە؟ ئەو پاڵپشتیانی حکوومەت چۆنە نرخێنە؟ حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم بە سەرۆکایەتی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی بە شێوەیەکی توکما پشتگیری لە کریستیانەکان و لە تورکمان و لە گشت پێکهاتەکانی ئاینی و نەتەوەی لە کوردستانی کرد. بەڵکو بۆ یەکەمین جار لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان لە دامەزراندنی ئەم حکوومەتە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 و دامەزراندنی پەرلەمان لە ساڵ 1992 یەکەمین کابینەی حکوومەت تاکو ئێستا یەکەمین جارە وەزارەتێک بۆ کاروباری پێکهاتەکان دابمەزرێ کە وەزیرەکەی بەڕێز جەنابی وەزیرە کاک ئایدن معروف. بۆیە ئەمە بەرجەستەکردنی هزر و بیری جەنابی سەرۆکی حکوومەتە کە وەزارەتێکی تایبەتی داناوە بۆ کاروباری پێکهاتەکان و هەروەها جەنابیان لە یەکەمین دانیشتنی بەبیرم دێ ئەنجومەنی وەزیران جەنابیان فەرموو من خۆی نوێنەری کلدان و ئاشووری و سریان و ئەرمەن و تورکمانە و خۆی نوێنەری کورد و گشت پێکهاتەکانی کوردستانە. بۆیە من دەتوانم برێم تەجروبەی کابینەی نۆیەم لە مامەلەکردن لەگەڵ پێکهاتەکان تەجروبەیەکی دەگمەنە و دەستپێکێکی زۆر گرنگە بەرەو دەستپاندنی ئەو مافانە لە هەرێمی کوردستان و هەروەها نمونەیەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەنێو حیزبەکانی کوردستاندا ڕاستت کە تەنها پارتی دیموکراتی کوردستان گرنگی بە پێکهاتەکانەدا و کار بۆ چارەسەرکردنی کێشەکانیانەکە؟ پارتی دیموکراتی کوردستان ناتوانی وەنەکە. پارتی بەرجەستەی فکر و هزری تەریقە و عەقیدە و باوەڕی بارزانە لە شێخ عەبدولسەلامی یەکەم و دواتر شێخ عەبدولسەلامی دووەم و هەروەها جەنابی خودان و جەنابی مەلا مستەفا بارزانی نەمر و دواتر جەنابی سەرۆک. ئەم بیرۆک ئەوەی کە پارتی دەیکا بەرجەستەکردنی عەقیدەی بارزانە کە ئەمڕۆ سەرکرداتی دەکات جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی. بۆیە پارتی ناتوانی وەنەکە. ئەمە عەقیدە و باوەڕە لای پارتی، سیاسەت نییە. بەڵێ زۆر جار قسە لەسەرەوە کراوە کە هاوپەیمانێتی هەبووە لە نێوان پێکهاتەکان و پارتی و پێچوانەوە ئەوەی پارتی بەرگری لە پێکهاتەکان کردووە. هەندێک جار ببۆرم قسەکەم، بەڵام جارێەوە بۆ بەعیبە شکاوەتەوە کە یاوەتە لایەنەکان و پێکهاتەکانیان بە دوکانی سیاسی پارتی ناو بردووە. قسەتان بۆ ئەمە چییە؟ بەخۆی ئەو پەڕی فەخرە کە ئێمە دۆستێکمان هەبیت، هەمیشە ئێمە هەست بە ئاسایش و
بە سەقامگیری و بە متمانەیەکی 100% بکەین کە ئێمە کاری لەگەڵ بکەین بۆ یان لۆ لەبەر ئەوەی ئەم دۆستا ئەم هەڤاڵە کە مامەڵەمان لەگەڵ دەکاتن مامەڵەی قازانج و زەرەرمان لەگەڵ ناکاتن مامەڵەی باوەڕ و عەقیدە و ئیمانمان لەگەڵ دەکاتن بۆیە ئەم عیلاقەیە عیلاقەیەکی مێژوویە خینە پێکەوە تێکەڵ بوویتەوە و لەو باوەڕە دایما ڕۆژ دوای ڕۆژ ئەم عیلاقەیە گەشاوەتر دەبی و هەروەها ڕگەکانی بەقوتر دەبیتن ینی پەیوەست نییە بەوەی کە ئێوە ڕۆژە لە ڕۆژان لە بەرژەوەندی پارتی کورسەکانتان بەکار بێنن یان پارتی پاڵپشتیتان بکات لە پەرلەمان کورسێک بەدەست بێن بەرژەوەندی پێکاتەکان و پارتی لەسەرم بنەمایە نییە هاوپەیمانی ئەو بە تایبەت هاوپەیمانی مەسیحی هاوپەیمانی مەسیحی گەورەترین هاوپەیمانیە لە سەرتاسەری عێراق و کوردستان پێکهاتیە لە 7 لایەنی کەلدان و سریان و ئاشووری و ئەرمەن و هاوپەیمانی ئێمە وەکو میلەت لە نۆ کابینە تاکو ئێستا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و کارکردنی سیاسیمان لەگەڵ گشت پارتەکان و لایەنەکانی سیاسی لە کوردستان بنیاد کراوە لەسەر ئەساسی نیشتیمانی بوون ئێمە هاوڵاتین و هاوڵاتی بوون لەم کوردستانە کوردستان نیشتیمانمانە هاوڵاتیانی کوردستان شەریکەکانی ئێمەنە بە تەوازن و بە دادپەروەری مامەڵەیان لەگەڵ دەکەین بۆیە هەر کەسێک چۆن ئێستا یەکێتی لەگەڵ پارتی شەریکە لە کابینەی نۆیەم و لە کابینەکانی پێشووتر گۆڕان هەروەها حیزبەکانی دیکە حیزبەکانی ئیسلامی پێشتر حیزبی شوعی پێشتر چۆن بۆیان هەیە ببنە حەلیف و تەحالوفات دروستکەن و هاوپەیمانی دروستکەن ئێمەش وەکو حیزبەکانی سیاسی ملەتی کەلدان و سریان و ئاشووری و ئەرمەن و هەروەها هاوپەیمانەتی خۆمان مافمان هەیە کە ئێمە هاوپەیمانی ببەستین و کاری سیاسی لە کوردستان بەرجەستە بکەین وەکو کارێکی ڕاستەقینە ئێمە هاوڵاتی کوردستانین هاوڵاتی دەرەجە 2 و 3 نین چۆن بۆ یەکێتی و پارتی و شیوعی و جەبهەی تورکمانی و یەکگرتوو و کۆمەڵ و نەوەی نوێ و هەتا دوایە مافیان هەیە کە هاوپەیمانەتیان هەبیت لەگەڵ حیزبەکانی دیکە ئێمەش ئەو مافەمان بەڵێ بانگەشەی هەڵبژاردن بۆ کریسیانەکان چۆن بەڕێوە چێت چیتان کردو بۆ بانگەشە بانگەشەی هەڵبژاردن لە ناو گۆڕەپانی کریسیانەکان بانگەشەیەکی ئاساییە چەندین لایەنمان هەیە لە ناو کریسیانەکان بایکۆتی هەڵبژاردنیان کردیە و گەورەترین لایەن کە پێکاتیە لە 7 لایەن وەکو گوتمان هاوپەیمانی مەسیحی بەشداری کردووە لەم هەڵبژاردنە ئێمە باوەڕمان بە خۆڕاگەری هەیە باوەڕمان بە هەڵاتن نییە لە هەر شەڕێک یاخود لە هەر ڕکابەرێکی سیاسی و ئێمە دڵنیاین کە سەر دەکەوین بەڵێ لە دوای ئەو ڕێکەوتنەوە بەشداریکردنتان لە هەڵبژاردن هیچ دابەشبوونێک لە کورسیەکانتان ڕوویدا و یان تەنها ئەو بەکە لە سەرەتاوی بایکۆتی کردوێتی و لە دوایەوە هاوپەیمانی مەسیحی هیچ دابەشبوونێتی یان ڕووی نەیاوە هیچ دابەشبوونێک لە هاوپەیمانی مەسیحی دروست نەبووە ئێمە بڕیارماندایە کە بەشداری دەکەین لە هەڵبژاردننی کوردستان و لە کاتی خۆیدا ئێمە بۆ جەماوەری خۆمان ئیعلان دەکەین و ڕادەگەینین کە ئێمە پشتگیری لە چ کاندیدێک دەکەین هاوپەیمانی مەسیحی چەند کاندیدی هەیە خۆی ئێمە کاندیدمان هەیە لە هەولێر کاندیدمان هەیە لە دهۆک و هەروەها هەر کاندیدێک بە شیاوی بزانین لە سلێمانی ئێمە پشتگیری لێ دەکەین بەڵێ بەڕێزانەوە جەوهەر سکرتێری گشتی هاوپەیمانی مەسیحی لە ئستودیۆ ئامادە بوون سپاس بەخێرات زۆر سپاس سپاس